ئازیزانی ڕۆژێکی نوێ لە هەر شوێنەکە سڵاوتان لێ بێ و لای ئێوە بەیانی و لای من شەوە بەیانی ئێوەی ئازیز باش بێت. ئەم شەو لە شەشەمین شەوی دووەمین فێستیڤاڵی دەروازەی سلێمانی لەگەڵتانە بن. بەڕاستی هەتا دێت جموجۆڵی هاوڵاتیان لە نێو فێستیڤاڵەکە ڕوو لە زیادبوونەکە ئەگەرچی ئەم شەو شەشەم شەوە هاوڵاتیەکی یەجگار زۆر هاتوون بۆ ئەوەی کە بەشداری نێو ئەم فێستیڤاڵە بکەن. بێگومان بیرمان نەچێت فێستیڤاڵی ئەم ساڵ بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوەچێت. فێستیڤاڵەکە تەنها خواردن و خواردنەوەکان نییە، ئێمە ژۆک و دەستگای میدیایی کورسات چەنەها سپرایز و چالاکی جۆرا و جۆرمان بۆ ئێوە ئامادە کردو بۆی کە بێن و لە نزیکەوە ئێوە خۆتان ئاشتان بن. ئەزیزان ئەگەر ئەم شەویش ئێوە فریانە کەوتون بێن بۆ فێستیڤاڵەکە، هەمیشە پێتان ئەڵێم کە چەند ڕۆژی ماوە هێشتا دوو ڕۆژی تر لەبەردەستایە بۆی کە ئێوە بێن و بەشداری فێستیڤاڵەکە بکەم. اینجا باچمە لای هەندێک لەو کۆشکانی کە لێرە بەشداریان کردووە، هەر بەتەنها خواردنە کوردەوارەکان لێرە بوونی نییە، بەڵکو خواردنی ناوچەکانی تر وڵاتەکانی تریش هەیە. جا شاورمەی سووری یەکێکە لەو خواردنانەی کە خواستێکی زۆری لەسرە لەلایەن هاوڵاتیانەوە. لێرە مەلێکیشان بەشداری کردووە لە فێستیڤاڵی دەروازەی سلێمانیە. شێفگیان سڵاو لێبێ. سڵاو لێبێ بەخێر بێ. بەڕاستی زۆر گەرمە شوێنەکەی تۆ خوا فرسەتە بە گەرمام نییە. وەڵای ئێمە ڕاهاتوین ئێمانە لەخوا بەزیابێ ڕاهاتوین. خوا لە شانساق بێ. ئێوە شاورمەی سووریتان هەیە، باستێکی تایبەتمەندی شاورمەکەی خۆتانم بۆ بکەم. ئێمە شاورمەکەمان 15 ساڵ ئەزمونمان هەیە لەم بوارەیە، شێوازی تەخمیرەکەمان فەرقی هەیە، تەخمیری تایبەتی خۆمانمان هەیە و سۆسی سیرەکەشمان بە ئەمان شێوە، ئەویش پێویستی بە ئەزمونێکی باشە. دەسپاس بەخوا ئێمە لە سلێمانیان ناوین، ناوبانجێکی باشمان هەیە، خەڵکێکی زۆر لێمان ڕازیە. بەشداری ئەم فێستیڤاڵەمان کرد بە مەبەستی زیاتر بەرەوە پێشبردننی کارەکەمان و ڕازیکردنی خەڵکەکە بە باشتر و بە شێوازێکی شێفگیان پێم بڵێ ئەم شاورمە سووریە لەگەڵ ئەم گەستی ملیشکەی کە هەیە لە لای خۆمان چ جیاوازیەکی هەیە؟ وەکو پێم وتی جیاوازەکەی سۆسی سیرەکەیە، شێوازی پێچانەوەکەی نانەکەیەتی و شاورمەی سووری زیاتر بەم شێوازەیە، مایەنووس و سۆسی سیر خەیارشۆر. شێوازی تەخمیرکردنەکەی جیاوازیەکی زۆری پێبەخشێ، ئەویش کە پێویستی بە ئەزمونێکی باشە. هەموو کەسێ ناتوانێت تامی ڕەسەنی شاورمەی سووری بە. سواز بەخوا ئێمە توانیمانە ئەو تامە ڕەسەنە لە سلێمانیە بە خەڵک بناسێنین. دەست و چاوتان خۆش بێ بەوای بەردەوامیتان. جا من ئەم تۆزە لای ئەو ئاگرەوە سامەسەکەم لایم هەمووی سووتا خوا فرسەتی و شێفە ئازیزانە باکە لێرەن و ئەو کار و پیشەکەیانە. اینجا ئازیزان وەکو خۆتان لە دیمەنەکانە ئەیبینن ژمارەیەکی زۆر باش لە هاوڵاتیان لێرە ئامادەن. اینجا ئەکتەر و سینەماکار و زۆرێک لە هونەرمەندانیش ئەبینم کە لێرەن هاتون بۆ ئەوەی کە کەشێکی جیاوازتر ئەم ساڵ وەرگرن لە نێو فێستیڤاڵەکە. سڵاوتان لێبێ. سڵاو لە تۆش. ئێوە هاتوون بەشداریتان کردو لەم فێستیڤاڵەیە، باسێکیەوەم بۆ کە فێستیڤاڵەکەتان بەلاو چۆنە؟ وەڵا تەقریبان خۆشە. هیچتان خوارد؟ هیچ شتیشمان خوارد بەڵێ. چیتان خوارد؟ وڵای دووسێ نوعمان تاقی کردەوە بەدڵتان بوو؟ بەخوا زۆر نا. بووە خواردنەکانیان زۆر خۆش نییە. دیارە بە خواردنی دەستی خانم ئەڕاهاتی بۆیە حەز لەم خواردنان شتێکی معلومە بەڵێ. خی گەورە لە یەکتان نەکا لەکوێوە هاتوون؟ هەر لە ناو شارەوە. یاخوا بەخێرمە خاتون گیان تۆش سڵاوە لێ بێ بەخێر بێ. تۆش بێ یاخوا سەلامەت بێ خوا. حەزت لەم جۆرە فێستیڤاڵانەیە تا چەند هەستەکە ئەم فێستیڤاڵانە کەشێکی جیاوازترە بۆ ئێوە یاد؟ کەشێکی زۆر خۆشە، حەزەکەم زیاتر پەرەی پێبەن. باشە. زۆر تۆش وەکو ئاخە حەز لە خواردنەکان نەبوو زۆر؟ وەڵایی حەزم لێ بەڵامی تر بە دەردیەوە لە خۆم چونکە وەستام. دەیخوا خی گەورە زۆر بەخێر بەن سەر چاوان بەخێر هاتن. اینجا زۆر کەسەیە بەڕاستێر بە خواردنی دەستی خۆی ڕاتۆ ئەگەرچی ئەم خواردانەش بەڕاستی تۆ شتی جیاواز تاقیکەیتەوە بیخۆی ئەوە شتێکی زۆر باش ئەبێت. اینجا یەکێکتر لەو شوێنانەی کە بەشداریان کردووە لەم فێستیڤاڵانەیە لوکمادەیە کە خۆی یەکێکە لە براندە دیارەکان لە سلێمانیە بۆ شیرینی ئەم بابەتانە گەر فەرم بێت تێرە سڵاو لێ ئەوە لوکمادە بەشداری ئەم فێستیڤاڵەتان کرد و باسێکی گرنگی فێستیڤاڵەکەم بۆ بکە. ئەمە چەندە گرنگە بۆ خاوەن پیشەکان؟ زۆر گرینگە، ینی ئەماوەیە یانی لوکمادە پێویستی بەوە نییە کە خەڵک بیناسێ، بەس خەڵکی ناسێ بەس هەر باشەکەی تێرە خەڵک دووبارەیەتەوە سەردانمانەکە باشەوە. باشە هیچ ئۆفەرێکی جیاوازترتان هەیە لەم فێستیڤاڵە پێشکەشی ئازیزانی؟ بەشی بێکەوسەکەمان پێی ئیزافە بووە، هەر بە ناوی بێکەوسە بەس هەر بەشێکە لە لوکمادە. ئەتوانین بچینە ئەوێ بۆی ئاشنا بین بە شتەکان؟ جاوەکو ئەو کاکەی باسی لێوە کرد بەشێکی
نوێ لە لوقماتە لێرە کراوەتەوە ئەمان وەکو یەکەمین جار هێناوێنە بۆ نێو ئەم فێستیڤاڵە و بەشداری ئەم فێستیڤاڵەیان پێ کردووە. سڵاو لێ باش وەڕێز باشن. ئەمە بەشێکی نوێ لە وایە بەشی بیکەرەکەتانە تازە کراوەتەوە. باسێکم بۆ بکە چی و چیتان هەیە؟ بابەتی بیکاریەکانمان کرواسۆنتمان هەیە، کێکەکانمان هەیە کە جۆری کێکەکان جیاوازە، تیانە فەڕەنسیە، تیانە بەشی بیکاریەکانیان هەمووی جیاوازە. ئەتوانی پیشانمان بە شتێک سێرکەین با بزانین چ جیاوازیەکی هەیە لەگەڵ شیرینەکانی ترا، چونکە هەمیشە لوقمادە بە تام و چێژێکی جیاوازتر بەڕاستی لە خزمەت ئازیزەکانە هەیە. ئەمە چ جیاوازێکی؟ ئەمە بەشی ناوانی سۆسی فستەقی دیە، ئەمە بە فستەق هەمانە بە چکلێت ئێستا لە ئێستا چکلێتەکەش وڵی لە بەشی ناوایە نەکراوەتەوان ئێستاکە. جاب هەموو ئازیزانەی کە حەزیان لێتی ئەتوان فستەقەکەی تیا ئەگەر دەرکەوێت دیارە لە بەش ئەوەکانی تریشمانەیە بە نۆتێلە، هەشمانە بە بایامەکە لە ئێستا لی نەماوەتەوانێ زۆر باشە. تا خزمەتدانی دەست و چاوتان خۆش بێ بەوێ بەردەوامیتان ماندوو نەبن، کەواتە ئەو کەسانی کە براندێکیان هەیە و پیشەیەکیان هەیە ویستوانە بەشداری بکەن لەم فێستیڤاڵە هەمیشە ویستویانە بە بابەتێکی جیاوازیش بێت پێشوازی لە میوانە ئەزیزەکان بکەن. جا کافەی زۆر لێرە هەیە، ڕێستۆرانتی زۆر هەیە. یەکێک لەو شوێنانی تر کە بەشداری فێستیڤاڵەکەی کردووە سان کافەیە کە هەمیشە ئەمانیش بە بابەتی جیاواز ناسراون. سڵاوتان لێبێ. کاکتان قسەمان بۆ ئەوە چیە شەڕە کەسێ ئەمەڵێ قوربانەوە یاخوا بەخێر بێت. پێم بڵێ شوکارەکان چۆنە ڕۆتە ئێستا؟ وەڵا سپاس بەخوا باشە. نانە خواردووەم شەو. من نەوەڵای ئێمە خۆمان هەر شەوان نانەخۆین درەنگ. پێتان بێ پێم بڵێ ئەم فستیڤاڵە چەندە گرنگە بۆ ئێوە تا چەند هاوڵاتیان حەز بەواکەن لەگەڵەوەی هاتوون بۆ ئێرە خواردنەوەیکی سارد بە تایبەتتر تاقیکەنەوە. ئێمە لە هەموو فستیڤاڵەکە جەختمان خستۆتەوە سەر ئەوەی کە ئەو بەڕێزانێک کە سەردانمانەکەن بەڕۆیەکی خۆشەوە لای ئێمە بڕۆنێتتر بە خواردنەوەی سارد بێ ئەخود گەرم بێ گرنگەوەی ئەوان بەدڵیان بێ ئێمە بۆ ئەوە کارەکەین لێ زۆرتر خواست لەسەر خواردنەوەی گەرمیان سارد لە ئێستا بە حکمی گەرماکە خواردنەوەی سارد. زۆر باشە دەستان خۆش بێ ماندوو نەبن لە شان ساغ بێ. اینجا خۆشەویستان لێرە جۆرەها براندی جیاواز هەیە نزیکەی 80 بوو 90 براند لە نێو فستیڤاڵەکە بەشداریان کردووە. ئێمە ژۆک و دەستگای میدیایی کورسات شەوانە لە ڕێگای میوزیک و گۆرانیەوە هێندەی تر کەشەکە بۆ بینەرە ئازیزەکان تایبەتترەکەین و کەشەکە خۆشترەکەین بۆ ئەو ئازیزانەی کە هاتوون سەردانی ئێرەیان کردووە. یەکێکتر لەو شوێنانەی کە لێرە بەشدارە ئەم خانمە ئازیزانن کە بە ئیشی دەستەکانی خۆیان بەشداری فستیڤاڵەکەیان کردو. سڵاوتان لێبێ. کێ قسەمان بۆ بکە؟ کەسیان ئامادەنین قسەمان بۆ بکەن بۆی کە براندەکەیان نیشان بین ئاساییە. اینجا بگومان بابەتی بەهارات و پاکەرەوە ئەم بابەتانش بەشێکی ترە لە ئەم بابەتانی کە لەنێو ئەم فستیڤاڵەیە نمایش کراوە و دانراوە بۆ ئێوەی ئازیز. اینجا بەڕاستی ئەم جۆرە فستیڤاڵە دەواازەیەکە بۆ کۆکردنەوەی سەررجەم خێزانەکان کە بتوانن بەیەکەوە بێن و لە نزیکەوە تام و چێژی ڕاستەقینی سەررجەم ئەو خواردانە بکەن کە لە نێو ئەم فستیڤاڵەیە هەیە. بۆیە مێدەکەم ئێوەش کە ئێستا بینەرمانن تا ئێستا نەهاتوون بۆ نێو ئەم فستیڤاڵە هێشتا 2 ڕۆژی تری ماوە ئەتوانن بێن و لە نزیکەوە سەردانی فستیڤاڵەکە بکەن. ئەمەش بەشێکی ترە لە ئەو بابەتانی کە لە نێو ئەم فستیڤاڵەیە نمایش کراوە. سڵاوتان لێبێ. ئێوە بەچی بەشداریتان کردۆ چی چیتانەیە وەکو کونافەتایم؟ ئێمە وە کونافەتایم جگە لە کونافە شیرینی تریشمانەیە وەکو چێکی ترالیچە و چێکی دووبەی و چێکی لۆتس و مەحەلەبیشمانەیە. ئەم مەحەلەبیە چ جیاوازێکیە لەگەڵ مەحەلەبێ ئاسایەکانی تر کە خۆمان لە ماڵەوە ئامادەیە؟ ئەم مەحەلەبیە ئێمە کاتێکە حازریەکەین لەناو فڕنا سووریەکەینەوە دەرتامێکی جیاوازتری پێبەخشێت. ئەم فستیڤاڵانە چەندە گرنگە بۆ ئێوە بۆ زیاتر ناساندنی براندەکەتان؟ بەڵێ وەڵاهی ئەم فستیڤاڵانە گرنگە بۆ هەموو شوێنەکان جگە لە بۆ خەڵکەکەش هەم باشە بۆ ئەوەی کە بە براندەکان ئاشنا بن و بە شوێنەکان و بۆ مەتعەم و بۆ شیرینیانی کە دروست دەکرێت و کە پێشەشی خەڵکەت بێت. باشە دەستان خۆش بێت ماندوو نەبن بەڕێزن. بە بچینە لای بەشێکی تر لەو ئەزیزانەی کە هاتوون بۆ نێو ئەم فستیڤاڵە. مامەگیان سڵاو لێبێت. سلام لە تۆش. یاخوا نۆشی گیانە بێ مەحەلەبی نۆشەکەی وەنیە؟ ڕنایەوە مەدەست. دەی باشە ئاساییە. هەندێک لەو ئەزیزانە ڕەنگە پێیان خۆش نەبێت کە قسە بکەین
خۆشەویستان ئەم بەشانەی کە بینیتان ئێستا بەشێکی کەم بوو کە من بۆ ئێوی ئازیزم گواستەوە هەوڵم شەوانە هەندێک لە کۆشکەکان و ئەو هاوڵاتیانش بدوێنم کە سەردانی فێستیڤاڵەکەکەن ئومێ دەکەم ئێوەش بێن و لە نزیکەوە دووبارە خۆتان بینەری تەواوی کار و چالاکی وەرواتامی ئەو خواردانە بکەن کە خۆتان مەبەستانە لە نێو ئەم فێستیڤاڵەیە ئازیزان ئەمە ئەم بەشە بوو کە ئەم شەو بۆ ئێوەی ئازیزم ئامادە کرد بوو ئومێ دەکەم سوتان لێ بینینی بێ و تا بینینەوەی تر ماڵی هەموو لایەکتان هەر ئاوادان بێت.